ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی چوارشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. کوژرانی مرتەزا لاریجانی لە بۆردومانێکی ئیسرائیلدا. مانگرتنی بنکراوێکی سیاسی لە زندانی ڕژیم. و دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری ئیلام. درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. لە درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل شەوی ڕابردوو بەرە بەیانی ئەمڕۆ چەندین ناوچەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بوونەتە ئامانج و زیانەکان بەرچاون. بە پێی زانیاریەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان ناوچەکانی پیرانشار بە هێرشی مۆشەکی کراونەتە ئامانج. هەروەها لە شارەکانی بۆکان، سنا، دیواندەرە، مەریوان، مەهاباد چەندین پێگەی سپای پازاران و هێزە ئەمنیەکان کراونەتە ئامانج. لە هەمان کاتدا لە تاران ناوچەکانی پیرۆزی، سیروس و لەنجەک بە هێرشە ئاسمانیەکان بۆردومان کراون و سپای ئیسرائیل ڕایگەیاندووە کە زیاتر لە 10 بنکەی بەسیجیان لەسەر تاسەری پایتەخت لە ناو بردووە. هەروەها لە بەندەر عەباس چەند تەقینەوەیەکی یەک لە دوای یەک تۆمار کراوە و گومان لە هێرشە ئاسمانیەکان دەکرێت. لەلایەکی دیکەوە فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەاندووە کە ناوەندی موشەکی ڕژیم لە نزیک گەروی هورمز بە بۆمبی سەنگەشکن کراوەتە ئامانج. کوژرانی مرتەزا لاریجانی لە بۆردومانێکی ئیسرائیلدا. بە پێڕاپۆرتی گەیشتوو مرتەزا لاریجانی کوڕی عەلی لاریجانی هاوکار لەگەڵ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر شوێنی نیشتەجێبوونی باوکی کوژراوە. بە پێی دوایین زانیاریەکان مرتەزا لاریجانی هاوکار لەگەڵ عەلی ڕەزا بەیات و ژمارەیەک لە پاسەوانەکانیان لە ئەنجامی بۆردومانێکی ئیسرائیلدا کوژراون. هەروەها باز لەوە دەکرێت کە ئەم هێرشە بە شێوەیەکی ئامانجدار ئەنجام درراوە و ژمارەیەکی دیکە لە ئەندامانی بنەماڵەی عەلی لاریجانی بە سەختی بریندار و دۆخی تەندروستیشیان ناجێگیرە. مانگرتنی بنکراوێکی سیاسی لە زیندانەکانی ڕژیم. ڕۆژی ڕابردوو مەسعود فەرهیختە مامۆستا و بنکراوی سیاسی مانگرتنی لە خواردن ڕاگەیاندووە. بە پێڕاپۆرتی گەیشتوو ناوبراو بەهۆی بارودۆخی خراپی بنکراوان لە زیندانەکانی ڕژیم، نەبوونی پێداویستیە سەرەتاییەکان، بێبەشکرانیان لە مافی دەرمان و هەروەها چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان مانی لە خواردن گرتووە و جەختی لەسەرەوە کردوێتەوە کە لە ئەگەری وەدینە هاتنی داخوازیەکانی مانگرتنەکە پاش 3 ڕۆژ دیسان بەردەوام دەکاتەوە و بنکراوانی دیکەش دژ بە ئەم کردەوەی ڕژیم مان لە خواردن دەگرن. دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری ئیلام. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی شاری ئیلام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو هاوڵاتیە کە هێشتا ناسناویان بەدەستمان نەگەیشتووە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات، دەستپێکردنی ناڕەزایەتی و هەروەها ناردنی شوێنی پێگە سەربازیەکان بۆ ناوەندە ئەمنیەکانی ئەو وڵاتانە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستیان زانیاریەک لەبەردەزانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیشیان بێبەشکراون. لە سێدارەدانی هاوڵاتیەک بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتی بیانی. ڕۆژی ڕابردوو هاوڵاتیەک بە ناوی کۆرش کەیوانی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی بیانی لە سێدارە دراوە. بە پێی راپۆرتی گەیشتووە و هاوڵاتیە لە ڕۆژانی ڕابردوو هاوکار لەگەڵ هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە سەربازیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە و بەبێ ڕەوەندێکی ڕوونی قەزایی حوکمی سێدارەکەی لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە جێبەجێ کراوە. شایانی باسە کە بە سەدان هاوڵاتی دیکە دەست بەسەرکراو لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا مەترسی لە سێدارەدانیان لە ئارادایە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش هۆشداریان سەبارەت بە شەپۆلی نوێی لە سێدارەدانی بەندکراوان داوە. بەرزبوونەوەی ژمارەی قوربانیانی شەڕ لە ئیسرائیل. لە درێژەی هێرشە موشەکیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ناوچەستیارەکانی ئیسرائیل، دوو شارومەندی دیکەی ئەو وڵاتە گیانیان لەدەستداوە. بە پێی دوایین راپۆرتەکان شەوی ڕابردوو پاش کوژرانی عەلی لاریجانی ڕژێمی کۆماری ئیسلامی شەپۆلێکی نوێی هێرش بۆ سەر وڵاتانی ناوچەکە دەست پێ کرد و بە ڕێژەیەکی بەرچاویش ئیسرائیل لەم هێرشانەدا بە ئامانج گیراوە. بە
بە پێڕاگەیاندنی ناوەندە تەندروستیەکانی ئەو وڵاتە شەوی ڕابردوو بەهۆی هێرشەکانی کۆماری ئیسلامیەوە 2 شارومەندی مەدەنی گیانیان لەدەستدا و چەندین کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زیاتر لە 3500 شارومەندی ئیسرائیلی لە هێرشەکاندا بریندار بوون کە دۆخی تەندروستی کۆمەڵێکی زۆریان ناجێگیرە. دوایین هەواڵ کوژرانی سەرکردەکانی جیهادی ئیسلامی فەڵەستین لە شاری قوم. ڕۆژی ڕابردوو بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر چەند بینایەک لە شاری قوم 2 کەس لە سەرکردەکانی جیهادی ئیسلامی فەڵەستین لە قوم کوژراون. بە پێی دوایین راپۆرتەکان ئەکرەم ئەلعەجووری و محەممەد ئەلهەندی 2 کەس لە سەرکردەکانی جیهادی ئیسلامی کە لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە بۆ ساڵانێکی زۆرە لە بواری مادی و سەربازیەوە دابین دەکرێن شەوی ڕابردوو لە هێرشەکان دەکرەونەتە ئامانج و بۆ هۆیشەوە کوژراون. شایانی باسە لە ساڵانی ڕابردوودا چەندین بەرپرس و سەرکردەی گروپە جیهادیەکانی ناوچەکە کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە هاوکاری دەکرێن لە هێرشە ئامانجدارەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی کوژراون. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەمولایەت.